بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم إما لخزمة كتابي نازداري مختصر منهاج القاصدين رجاني سيشمان عسركي لخزمتنا أبين همومن بيكو أچين خزمت وشكاني إمام غزالي بووي نشترقري ضلي ماندومان كات بووي أخلاق برزكاني كسي مسلمان بهوي كلماتكاني أو لدلو درلمانا بچسبينين ئێمە لە بەشی منجیاتە چۆن ئینسان ڕزگاری ئەبێت، چۆن ئەگاتە خوا سالیک. باشترین ڕێگەی بۆ گەیشتن بەخوا جەل جەلالوه کامە؟ لە تەوبەوە دەستمان پێ کردووە، دواتر هاتوێنتە سەر سەبر و ئارامگری، دواتر لە باسی شوکرە. لە باسی شوکرە ئیمام چاوی زۆر کردینەوە، نیعمەتەکانی خوای جەل جەلالوه زۆر بە گەورەتر لەوەی کە ئەمانزانی پێ ناساندین ورد بووینەوە لە بەردەم نیعمەتەکانە کە هەر نیعمەتێ لە نیعمەتەکان پێویستی بە چاوڕۆشنی ئینسانە. نیعمەت مەهماکان بچووک بێ پێویستی بە گەورە سیرکردن هەیە. بۆیە هەر یەکێک لە ئێمە لەمە دووە نابێت چاومان وەکو لەوە پێش بێ، ئەبێت چاوەکانمان کراوەتر بێ لە ساتی بینینی نیعمەتەکانە، باشتر سوپاسی ڕەب العالەمین کەین و زیاتر خۆمان لە بەردەم ئەوان نەوی بکەین. دەرسی پێشوو باسی ئەومان کرد کە ئەم باسی شوکرە لەگەڵ سەبرە هەندێک جار یەک ئەگرێتەوە. بۆیە هەندێک نمونەی بۆ هێناینەوە ئیمام کە ئەکرێ سەبریش بێ و ئەکرێ شوکریش بێ. دەرسی ئەمڕۆ ئەچینە خزمەت ئەوەی کە ئایا ئەگەر کەسێ فەقیر بێ و سابیر بێ باشترە یا کەسێ دەوڵەمەند بێ و شاکیر بێ؟ کەسێک فەقیری و نەبوو بێ و ئارام بگرێت لەسەر ناڕەحەتیەکانی ژیان، ئەو کەسە گەورەترە یا ئەو کەسەی کە خوای گەورە نیعمەتەکانی پێ ئەدا بەڵام سوپاسی ڕەب العالەمینی لەسەر ئەکا؟ ئەفەرمێ في بيان أيهما أفضل الصبر أم الشكر، صبر گەورەترە یا شکر؟ بەیانی ئەومان بۆ ئەکا. ئەفەرمێ اختلاف هەیە لە بینی ئەوە، ئایا ئەهلی صبر ئەفضەلترە گەورەترە یان شکر گەورەترە؟ قسەی زۆری لەسەر کراوە، کتێبی زۆری لەسەر نووسراوە. مصنف ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی أن لكل واحد من الصبر والشكر درجات. بزانە سەبر گرتن و شکرانە بژێری خوا هەر یەکێک لەوانە کۆمەڵێ پلە و پایە و مەقامی هەیە. فأقل درجات الصبر، نزمترین پلەی سەبر کە تۆ دەستگیرە بێ تەرک الشەکوە مع الکەراهە، شکاتی خوا نەکەیت، باسی موسیبەتەکانت نەکەی. نزمترین پلەی سەبرت ئەمەیە. ئارام گریت لەگەڵ ئەوان ناڕەحەتی بە هیچ شێوازێ شەکوا ناکەی، هاوار و داڵە لە لای خەڵک بڵاو ناکەیتەوە. زۆر کات ئینسان ئەبێت زۆر ناڕەحەتە بێ، بە وتنی لە لای دۆستەکانی ناڕەحەتەکانی کەمە بێت، ئازارەکانی ئەشکێ. بەڵام ئەگەر خۆی گرت و هەر نەیوت و هەر لە بەردەم خۆی و بینی خۆی و خوایە ئەو موسیبەتم هەیە لەسرم لا ببە، ئەمە ئەکاتە ئەوەی کە ئەم کەسە پلەی سەبری دەست پێ کردبێ، دەرەجەی سەرکەوتنی بۆ سەبر دەست پێ کردووە. ووەڕائەها الرضا، لە پشتی ئەمەوە چی هەیە؟ کەوابوو ئەم کەسە زۆر ڕازیە بە ئیشەکەی خوا، بۆیە شکاتی خوا ناکە، بە هیچ شێوازێ باسی بەڵاو موسیبەتەکانی ناکە. وهو مقام وراء الصبر، ئەمە مەسەلەی ڕضا لە پشتی سەبرەکەەوە ئەمە دەسەکەوێت، مەقامێکی گەورە و دەستکەوت. واتە لەگەڵ ئەوە تۆ سەبرێکی بەسیتێ گرت بەڵام مەقامێکی زۆر گەورەت بڕی. خۆ پلەیەکی زۆر نزمە لە سەبرە ئینسان بێدەنگ بێت و باسی گرفت و کێشەکەی خۆی نەکە، بەڵام لەبەر ئەوەی لە پشتی ئەمەوە ئەوە ئەخوێنرێتەوە ئەم کەسە زۆر ڕازیەوە بە شەکەی خوا، بۆیە شکایەتی حاڵی خۆی ناکە، نەباسی فەقیری خۆی، نەباسی نەخۆشی خۆی، نەباسی مەشاکیلی خۆی نایکات.
ئەفەرمێ لە پشتیەوە مادام مەسەلەی ڕیضا هەیە کە مەقامێکی زۆر گەورەیە ئەم کەسە ئەچێتە پلەی مەقامدارانی سەبرەوە دەی لە پشتی ئەمەشەوە سوبحان الله سیرەکەی ئینسان شکری تیا ئەخوێنێتەوە هەستەکە شکر لەسەر بەڵای کردووە بۆ چونکە بەڵاکەی بڵاو نەکردەوە دەستی گر بەسەریە ڕای گرت بەس بینی خۆی خوا باسی کرد دەی لە پشتی ئەمیشەوە ڕێضا هەیە یعنی ڕەزامەندی لە پشتی سەبرەوە هەیە ڕازیەتی لە پشتی شکرەوە هەیە لەسەر پشتی هەردووکیانەوە کەوابوو ئەکرێ ئیمام ئەوێ پێمان بڵێ ئەکرێ هەندێ جار مەقامی سەبر و مەقامی شکر یەکشت بێ مەقامی شکر هەر ڕەزامەندی خوا بێ مەقامی سەبر هەر ڕەزامەندی خوا بێ ئەفەرمێ دەرەجاتی شکریش زۆر زۆرە ئەگەر ئینسان بەس شەرم کا لەخوا کاتێک کە نیعمەت لەسەر نیعمەت بەسەریادا ئەبارێ ئەمە شکری خوای کردو هەر خۆی بۆ خۆی والله ئینسان جاری وا هەیە ئاوا سەیرەکە نیعمەتێک خوای گەورە پێی عەتاءەکە دوای ئەو نیعمەتی دووەمیشی پێی عەتاءەکە شەرمەکە خوایە منی گوناهبار ساحیبی ئەمە نەبووم کە ئەم نیعمەتی دووەم بدەیتێ مجرد ئەم شەرمەی کە بە دڵیا دێت شکری رب العالمینی تیا ئەخوێنرێتەوە ئەگەر ئینسان هەستی کرد لە شکرانە بژێریە ضعیف و لاوازە ناتوانێت حەقی شکری خوا بدا مجردی ئەم هەست پێکردنە بە تەقسیری خۆی ئەکاتە شکری خوا واتە بابەتی شکر بابەتی گەورەیە بەس ئەوەندە تۆ هەستکە کە تۆ شاکیری خوا نیت نیعمەتی زۆری پێداوی ئەو تۆ ئەو سپاسە کامیلەت نەکردووە هەر ئەمەندە ئەبێتە شکر بۆ تۆ والمعرفة بعظيم حلم الله وستره شكر إنسان كسر تاوانا كان أكاد بخوا جاري وإنسان تاوان يكمر في خريك أكاد أسبانا كان كسر تاوانا كان إخوي أكاد أو تاوانم كرد ظلم أم خرابي بيهاد أم خرابي بيهاد أم خرابي بيهاد زمانم أم كلماتاني همو تمان همو خالبون همو خرابون همو جناهبو دستكانم وين كرد شاوم واي كرد ژیانم هەمووی بەو شێوازە بردەسەر بیرەکاتەوە اینجا بیرەکاتەوە لە ڕەب العالەمین وەرە ئەم عیبانەی هەر هەموو شاردێتەوە لە پێشاوی خەلایق کەس نایبینێ خەڵک ڕێزی لێ ئەگرێ دەزەگرێ بە سنگیەوە بۆی ئەفەرمێ مجردی ئەم هەستکردنە بەوەی کە خوا تۆی شاردوێتەوە حەلیم بۆ لەگەڵتا نەرم بۆ لەگەڵتا فەسحی نەکردووی ئەمە شکرانە بژێری ڕەب العالەمینە والاعتراف بأن النعم ابتداء من الله بغير استحقاق شكر لخوا إنسان كاتك نعمتك بويا وتصورنك خوي خاوني أم نعمتي وأبوايا أم يبو بهاتا بلي أما فضلي خوايا قوري رب العالمين جاري وهي كاسبيك أكيد خواي قوري درويش خيري لي أكات ورزقك باجية بردس تصور مك زيرك يخوت وآزاتي يخوت ولباقتي يخوت بلي والله همو يخوايا سباسي خواكم من هربة ما أمن أبوم خوادر خيري لي كردموا أفرمي مجردي أم كلمات أنا كإلي أم شكر رب العالمين كردوا أم اعتراف شكر والعلم بأن الشكر نعمة من الله شكر بخوا أجر بزانيك هر شكران هر الحمد لله كتو إلي خدي الحمد لله نعمتي خويا بسرتو كتواني وتبي لي أوش خوي بخوي شكرا بس أم زانينتها بشكرا جاري وهي إنسان ناتوانا وشيء الحمد لله كبلي ناتوانا سباس رب العالمين ككلمة سباس بدمي نايت كاتيك تو سباس رب العالمين كي بزانا لسر همو نعمتك أنا ونعمتك تري دابتك بتواني زمانك شاكرتها به أفرمي وحسن التواضع في النعم والتذلل فيها شكر إنسان بالتواضع بالكاتيك أخوان نعمتك أداته جاري وهي خوي قوري نعمتي بكسك أدا كشوف شيكي قوري بنعمتك وأكات خوي لي أقوري أقر خوي لي نقورا خوي ببسوك زاني لقال نعمتك أما خوي بخوي شكر رب العالمين كردو أقر سباسي أو كسانت كركا شتانك أدني أبنى وسيط لبين تو نعمتكاني خوايا طبعا نعمتكاني خوا جل جلاله هنديك الراسته وخوب ودي هنديك بوهي وسائطه وبودي جاري وهي كسك بهوي ميراته ونعمتك خواي بودي جاري وهي كسك بهوي هاولك ودياريك بودي أما نهمي وسائطا جاري وهي آفرتك منالك كباوشي كارو كسابتك وبخيرك أما همي وسيطة كان لبين تو نعمتكاني خوايا
سپاسی ئەم وەسیتانە بکە سوپاسی خوات کردو. من لم يشكر الناس لا يشكر الله. ئەو کەسەی سپاسی خوا جل جلاله سپاسی خەڵکی نەکە سپاسی خواشی پێ ناکرێ. أفرمي لقوله صلى الله عليه وآله وسلم لا يشكر الله من لا يشكر الناس. شكراني خواي نكرد وكسيك أجر شكراني خلقي نكرد وبراسي كسي إيمان دار كسي كسبلانية هر كس شاكيكي لقلا كات هول أداء وكو أو شاكي لقلا بكاتو نيتواني دعاء خيري وكا دعاء خير أو ندي دعاء خير وكا تضلي مطمئن أبي باداشتي أو عبدي داوت بويا كاتك إحسان لقل فقير إيمان دار أكريت فقير إيمان دار ياتي بهيش يوازك لا يدناكا أو كسر لا يدناكا هميشه دعاء خيري بوكا جارك لخدمة دكتور مصطفى بروسبي دكتور مصطفى بيانجواني دكتور مصطفى بروسبي هلا فقيتي وبيانوتو دكتور مصطفى بروسبي بروكاني هرسبي بون بمنالي يشكل لزانا زور جوركاني كرد شو ما خدمتي فرموي لكوي ملايتي أكيد وتم لجندي وأنا لبيانجوان لسكر بقريان في فقيه أبويا الراتبة ما بكرده مال بقران تا خلق شتك ما بدأته لبرو من بروم سبي والروم نبوتم لهيز مال داوا كم خلق همو سيريان أكردم أنا بروسبي هاد بروسبي الرشد أرولا بروسبي ليرو الرشد منال شوانم أكوتن أي بيم ناخوش بو أي أجر راتبة جنك إلا برسا أمري أي بيرجنك أبو همو جاري نانكي بتايب أنا بفقه كان أيو أما بدن ببروسبي أي والله است عمر طبعا كمان بينهم يكمو يرشنا ما أبو سبيس يشتى عمري باقي الحمد لله خاص يبري علمي زياترك أي والله استاج لهي السجدة كان أو بيرجن ليات كم دعاء بونك إلا دعاء بوك أو صفتي كسي إيمان دار شكري وسائط كان أكات شكري خوا جل جلاله سباسي خوا طبعا دكتور مصطفى ظلمي دواء أو شو موصل شو أزهر دواتر هاتوتو ناو عراق لنا موصلة خزمتي شي زور قوري كلو خلقي موصل زور بكسي شي زور عظيم وقوري يعني أقر بتوتا العراق كي هي يعني السيزانا هي مع صعب الكريم مدرس هي دكتور مصطفى بروسبي هي ملا محمدي سلمان باكي هرسي كان كردون خلق زور رزي اللي قلت لأخواري عراق لوسطي عراق دوائي دكتور مصطفى شوتنا وإمارات ودبي وقطر ولهر ولاتك بو شوي بيه هبو جيان أولا بردم يكراوتو دي أمبياو بمهم وفخامة وقوري وقران لسجديك أمبي رجنا بير نكيت هميش دعاء خيري وبكي كوانانيكي بتو داو تصور كان أو صفتي إنساني إيمانا بويا سباسي وسائط كان كاتك أكي كسك شاكيك اللي قلا أكا سباسي أكي أو سباسا زور قوري لا إخوة جل جلاله بعيني شكر حسابك ليوك وشكرت كذا وقلة الاعتراض وحسن الأدب بين يدي المنعم شكر اعتراض نقرتن لخوالد نولو نعمتاني دينس بردسة هر اعتراض نقرتنك الرخنا اللي نقرتني خواردن كبيغمريان صلى الله عليه وآله وسلم ما عاب رسول الله صلى الله عليه وآله وسلم طعاما قط بحياتي خواردنك عيبدار نكردوني وتو أو عيبيتي أوها دي أفرمي أم اعتراض نقرتنا هر خوي بو خوي يا كم اعتراض قرتن إن جاء بأدبون لقل منعمة كصاحبي دسيكي قوري ونعمة كان بأيما أبخ شيخ واجانا هر أو شكرا كاتك ونعمة كانت بودي بجواني قبولي كي بتشوك كي زور بقوري وناس دار سير كي أما همو إكاتا شكري خوات كربي جل جلاله إنسان لنعمة كان تصورنك نعمتك زور بتشوكي برجانقت همو دنيا هين أزاني كسك برجانجين يتشن ما نوع بتها برجانجة ترتيب كابو خوي بويا إنسان بتشوك ترين نعمتك بويا هات زور بعظيم وقورة سيريك شكو لا يخواب وتهاتوا بيغمريان صلى الله عليه وآله وسلم بارانا باري شاني مبارك الروتا كده اخستبر بارانك أي فرمو حديث عهد بربي نزيك الأخوة خومو ليويت نزيك اللو شاني أدايا بربو أو نعمتي بركة كاتك نعمتك خوات بودي منالكت خيزانكت كأتيتو مالوا زردخنيك جواني منالكت كأتيتو مالوا بخيراتنيك خيزانكت درقاي مالكت
أبي هموي سباس رب العالمين إنسان لسرك أما هموي نعمتي جورا خواب إيمي عطا كردون چەند کەس هەیە ماڵی نییە چەند کەس هەیە مناڵی نییە چەند کەس هەیە هیچی نییە بۆی ئینسانی ئیماندار ئەبێ زۆر زمانێکی شاکری جوانی هەبێ شکرانە بژێری بکە هەموو نیعمەتە بچووکان ئیستیعظام بکە بە گەورە سیرکە سەیدنا سولەیمان جارێتی لە خزمەتانە عەرزم کردووە کاتێکە کولەیە مێرولەیە قاچی کولەیەکی بۆ هێنە بە دیایل قاچی کولەکە بەرزەکاتەوە ماچی ئەکا ئەخاتە سەر چاوی جێشەکەی پێ ئەکەن ئەڵێن ئەی سولەیمان هەموو دنیای تۆیە ئەو تۆ خەریکی چیت ئەڵێ سەیری ئەمە ناکەم سەیری ئەوەکەم کە بۆی هێناوم بە چ دڵێکەوە بۆی هێناوم بۆی ئەم نیعمەتە بچووکەی کێیەتە بەردەستی تۆ بزانە کێ بۆی ناردووی چ خوایەکی عەظیم وەڵڵی ئێستا مەدالیایەکی زۆر بەسیط بای 250 بێ لە بازاڕە سەرۆکی وڵاتێ بۆ بنێرە لە شوێنێکی زۆر جوانە لە ماڵەوە دایئەنی چکە ئەڵێ لە کەسێکی گەورەوە بۆم هاتووە یا هاوڵێکی خۆشەویستت بداتێ زۆر بە گەورە سەیری ئەەکەی دەی تەسەوەر کە جارێک گەنجێکم بینی دووسێ ڕۆژ ئەم بینی کاغەزی چکلێتێکی هەر بەدەسەوە زۆر سەیری و بەلامە وەڵا کاغەزی ئاراوە قسەمان کاغەزی چکلێتەکەم وەرگراوە هەڵمما بە پەلە هەڵی گرتەوە منش عجایب بناوتم بۆچی هەڵی ئەگریتەوەمانە بەخۆم ئەوسەوە چیرۆکی لەسەرە وتم ڕواکەوێ باسیکی بەخۆم ئەوسەوە کچەی خۆشەویستم چکلێتێکم مای خواردی پێیدا بەوە کاغەزەکەی باشە بۆی فڕێ بە دووسێ ڕۆژە بەدەستێ بۆ ئێهێنا و ئەیبرد بۆ چووکە وەڵا خۆشەویستەکەی پێیداوە دەی تەسەوەر کە غیلافی حەلوایەک کاغەزی چکلێتێک بەلای کەسێکەوە مقدەس ئەبێ لەبەرەوەی بەرامبەرەکەی خۆشەوێ وەرە ئێمەی خۆشەویستی خوا لە بەرامبەر ئەم هەموو نیعمەتە ئەبێت چۆن بە گەورەی بگرین چۆن بە گەورە سەیری بکەین هەموو قسەیەک هەموو کردەوەیەک لەناو شکرە لەناو سەبرە کە تۆ بتەوێ کۆی کەیتەوە لە ناویانە کۆ نابێتەوە زۆر گەورەیە اینجا ئەو دەرەجاتانەی هەموو هەیە کەوا بوو قەت ناتوانین بڵین دانەیشان لە دانەی تریان گەورەترە نە سەبر لە شکر گەورەترە نە شکر لە سەبر گەورەتر جاری وایە سەبر باشترە جاری وایە شکر باشترە بەڵام ئەکرێ شتێک بڵێن ئەگەر شکر سەبری تێکەڵ بوو ئەوە شکر گەورەترە بۆ نمونە کەسێکی دەوڵەمەند ئەبینی هەبووە خوای گەورە زۆری پێ عەتا کردووە ئیسراف ناکە ئەویش وەکو عالەمە بەشی خۆیە خوا لەسەر زەوی خوایە ئەو پارەی کە کۆی ئەکاتەوە بەم فەقیر و بەو فەقیر و ئەم مزگەوت و ئەو ماڵ و پارەکەی لە پێناوی خوایە سەرفەکە ئایا ئەم دەوڵەمەندە باشترە یا فەقیرێک ئیمامی غەزالی ئەفەرمێ ئەم دەوڵەمەندە لەبەر ئەوەی سەرفکردنی ماڵ پێویستی بە سەبر هەیە بەخوا ئارامت نەبێ ماڵەکەت پێ سەرف ناکرێ لە پێناوی خوا ناتوانی بیبەخشی ئەم بەخشندەیە ئارامی دڵی ئەوێ کە پاڵ بە پارەی خۆتەوە بنێ بڕوە ئەملاکی شخصی خۆت بڕوە بۆی ئەفەرمێ ئەم جۆرە دەوڵەمەندەی کە کاسبی ئەکا هەوڵ ئەدا پارە کۆ ئەکاتەوە کە ئەنەمە خەزێنەی خۆیە لەسەر زەویە کۆی ئەکاتەوە لای خۆ ئەیداتەوە فەقیر و فوقەڕا ئەفەرمێ ئەم جۆرە لە فەقیرێکەوە سەبر بگرێ ئەمە باشترە نیعمەتەکانی خوا جەل جەلالوه ئەبینێ و خۆ دڵخۆشە بە نیعمەتەکان لەگەڵ ئەوەشە ئەلەمێکی زۆر گەورە کە ئەویش ئەلەمی ئەو ماڵەیە کە ئەی بەخشێ لە ئەم دەرئەچێ سوپاسێکی ڕەب العالەمینیش ئەکا لەگەڵ ئەوەشە پلەی زۆر بەرزەکات ئەفەرمێ ئەگەر هاتوو کەسێک سوپاسی ماڵی ئەکرد ئەی خۆیان سوپاس بۆ تۆ ئەم ئەملاکە و داومەتێ بەڵام تەنها بۆ خۆی سەرفە کرد سەفەراتی پێ ئەکرد ئەنواع شتی هەمووی حەڵاڵات بوون هەمووی بۆی دروسە کەسی دەوڵەمەند پارەی خۆیەتی چۆن سەفەر ئەکا چۆن ئەو کەسی فەقیری موسڵمان قەت چاوی لە پارەی خەڵک نییە ئەو بەس دەستی خوا ئەبینە ئەگەر هەموو عالەم لەسەر پارە بژی ئەم قەت چاو نابڕێتە پارەی کەسێکی تەبیعەت بەرزە کەسی موسڵمان بۆیە ئەفەرمێ ئەگەر دەوڵەمەندێک ئەبەو شێوازە بوو هەموو پارەکەی خۆی لە شتی حەڵاڵ و مباحاتە سەرفە کرد و سەفرە و سیاحەتی پێ ئەکرد شتی جوانی پێ ئەکڕی بۆ خۆی کە هەمووی حەڵاڵ بوو لە بەرامبەرە فەقیرێکە بوو هیچی نەبوو سەبری ئەگەر کامیان گەورەترە فەقیرەکە گەورەترە چکە ئەم کەسە بۆ خۆی ئەژی ئەوەی تریان بۆ غەیری خۆی ئەژیا ئەوە سەبر و شکری تێکەڵ کردبوو ئەمە تەنها شکرێک ئەکات فەقیرەکە کە ئالام و ئازارەکان پلەی ئێش و ئازارەکانی کاتێکەوە ئەگرێ ئەوە بەرزترە پلەکەی
هەندێک جار هەندێک لە بەشەکانی سەبر گەورەترە لە هەندێک لە بەشەکانی شکر، هەندێک لە بەشەکانی شکر و گەورەترە لە هەندێک لە بەشەکانی سەبر. ئینسان کاتێک کە ئەڵێ ئەلحەمدولله، هەموو ئینسانەکان فەهمیان ئەو هەیە کە سوپاسی ڕەب العالەمینیان کردبێ. بۆیە ئەم بابەتە عامە، هەر یەکێک لە ئێمە کاتێک کە ئەڵێ ئەلحەمدولله سوپاسی ڕەب العالەمینی کردووە. بەڵام ئەگەر کەسێ دڵی لەگەڵ حەمدوللایە تێکەڵ بێ، کەسێ بەس بە زمان بێڵێ، کەسێ لەگەڵ ئەم وشەیە تێکەڵ بێ، کەسێک هەموو نعمەتەکانی خوا ببینێ و ئەم وشەیە بڵێ، ئەمانە جیاوازیان هەیە. هەندێ حاڵی هەیە ئینسان هەر ئەڵێ ئەلحەمدولله لە حاڵەکەی تری باشترە کەوتوێتی ئەلحەمدولله، کەوا بوو ئەکرێ شکر ئەنواع جۆر و پلەی هەبێ و سەبریش بە هەمان شێواز. هەندێک جار ئینسان دەوڵەمەندە، هەر خۆی بۆ خۆی لە بەشێکە دەوڵەمەندە سوپاسی خواکە، لە بەشێکە فەقیرە ئارامەگرێ. خوا چاوی پێداوی سوپاسی کە پارەی پێ نەداوی سەبر بگرە. هەردووکیان بەرابەر یەکەرەوە، تۆ ئەبیتە شاکریش و سابریش. هەردوو صفەتە جوانەکە لە تۆیە ڕەنگ ئەداتەوە. پارە و سەروەت و سامانی پێداوی، تۆش سەرفی ئەەکەی بۆ خۆت لە بۆ زەڕورەتەکانە و ئەوی تری هەمووی لە کاری خەیرە سەرفەکەی. هەنێکی لەوەی کە کۆی ئەەکەیتەوە پێت وایە کە تۆ خازینی تەنها ئەوەندەیە پارەکە ئەەکەیتەوە بۆ محتاجەکان. کاتێک کە باوکێک هەندێک پارە لە ئەدا، نەبادا مناڵێکی نەخۆشکەوێ، نەبادا موسیبەتی ڕوویان تێبکە. ئەمە ناکاتە بۆ خۆی هەڵگرتوێ، هەڵی گرتووە بۆ ئەوەی ڕۆژ لە ڕۆژان یەکێ محتاجە ئەیداتێ، سەواء مناڵەکەی خۆتە، خێزانی خۆتە. باشترین خێر کام خێرەیە ئەوەیە کە ئینسانی کاتە ناو دەمی ماڵ و مناڵی خۆیەوە. بۆیە باوک لە ئەمڕۆیە زۆر ئەجرێکی گەورەی بەخشندەیی هەیە. زۆر کات باسی گەورەی باوکم کردووە، چونکە ئەمڕۆ ئەو ئەرکەی لەسەر شانی باوکە زۆر بە زەحمەتە لە مێژووە ئەرکێشتری وا دروست بێتەوە. کرێچێتی ئینسان لە ئەمڕۆیە هەموو لەسەر شانی باوکە. تۆ بیرکەرەوە ئەگەر کەسێک کرێچی بێ لە مانگێکە لە ماڵێکا بێت 150,000 بدا، هەر چاو ئەکاتەوە نوقێنە سەرمان کاتوو. بەڵام تۆ تەسەوورکەن کام باوکەیە 150,000 نەدا بەکرێی مۆبایل و کارەبا و ئاو هەمووان کرێچین. دەی ئەم کرێچێتیە هەمووی لەسەر شانی باوک. بۆیە باوک کەمترینی بۆ خۆی ئەژی، بۆ ئەولادەکانی ئەژی، بۆ خێزانی، بۆ مناڵی، بۆ دەوروبەری، بۆ دایک و باوکی کە ئەگەر دایک و باوکی لەلا بن، بۆ خوشکێکی کە لە لای بێ. بۆیە کەسی ئیماندار ئینشاء الله هەموو بە تایبەتی پیاوەکان ئەکرێ لەناو شاکیرەکانە بن، ڕەب العالەمین سوپاسی بکەن بەدڵ بەکردەوە. خۆی ئەمە سوپاسە، بەس بە ئێمە تێبگەین ئەمە جۆرێکە لە سوپاسی ڕەب العالەمین. کاتێککە شتێکیش کۆ ئەەکەیتەوە لە پێناوی ئەوەی مناڵەکەت فەقیر نەکەوێت، کە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی ئەگەر مناڵەکانە بە تێری بەجێ بێڵی ناو کۆمەڵگا، باشتر لەوەی بە هەژاری و نەداری بەجێیان بێڵێ. هەموو ئەمانە ئەکەنە ئەوەی کە هەر یەکێک لە ئێمە ئەکرێ سابریش بین، ئەکرێ شاکریش بین لە یەک کاتە. ئەکرێ لە هەنێ بوارە سابیر بین، لە هەنێ بوارە شاکیر بین، چونکە هیچ کەسێکمان نییە بێ نعمەت بین. هەمومان کۆمەڵی نعمەتی جوانی ڕەب العالەمینەوە پێ عەتا کراوە کە پێویستمان بەوەیە بە معنای کەلیمە سەبرگرین. هەمووشمان مەحرومین، هەر یەکەمان لە کۆمەڵی نعمەت پێویستە سەبرگرین، ئارامگرین. خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت. خوای لە گوناهەکانمان ببورە یا ڕەبی. خوای گیان داوا لێ ئەکەین بمانگێڕە لەو کەسانی کە زۆر سابرن، بمانگێڕە لەو کەسانی کە زۆر شاکرن یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئێمە قەت ناتوانین سوپاسی نعمەتەکانی تۆ بکەین. لە هەموو بوارەکانی ژیانمانە نعمەتە پێ عەتا کردوین. یا ڕەبی خوای گیان بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە سوپاس بۆ تۆ بەرزەکەینەوە. خوای گیان سوپاسەکانمان لێ قبوڵ کە. پەروەردگارە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحمی خۆت، بە کەڕەمی خۆت، لێبوردەی خۆت بەسەرمانە ببارێنە. ئەگەر بێ ئەدەبیمان لەگەڵ نعمەتێکی تۆیا کرد بێ، خوای داوای لێبوردن لێ ئەکەین، خوای داوای عەفوت لێ ئەکەین. بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین لە نەزانی و هەڵەمانەوە بۆ یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان تۆی کەریمی کەریمەکان هەموو سەرزەویت بۆ ئێمە ڕازاندووەتەوە یا ئەکرەم الئەکرەمین. بەخوا ئێمە ناتوانین سوپاسی تۆکەین یا ئیلاهی. وا خۆماندایە دەستی تۆ پەروەردگارە زمانمان بخەرە زمانی شاکران،
کردەوەمان بکەرە کردەوەی شاکیران، دڵمان بکەرە دڵی شاکیران. یا ئەکرەم الئەکرەمین، خوای گیان عەفو و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، بەزەیی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. تو گەورەی خۆت خوایە لێمان خۆش بە، خوایە لە دایک و باوکمان خۆش بە، لە برا و خوشەکانمان خۆش بە، لە هاوسەر و مناڵەکانمان خۆش بە، عاقبەتمان پڕ خەیر کە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە کەلیمەی شایەتومانەوە بێ. یا ئەکرەم الئەکرەمین، خوایە بە ئەهلی تەوحید حیسابمان کە. پەروەردگارە پەنا ئەگرین بە تۆ لە شیرک، پەروەردگارە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا، پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور، پەنا ئەگرین بە تۆ لە عوجب. پەروەردگارە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە. آمین آمین والحمد لله رب العالمين.